ئەگەر کەسێک لە خەویدا ببینێت جلوبەرگێکی ڕەنگی سپی لەبەردایە یاخود جلوبەرگی ڕەنگی سەوز یاخود ڕەنگی شینی لەبەردایە هێمایە بۆ خێر و خۆشی و بەختەوەری بۆ ئەو کەسە و هەروەها هێمایە بۆ هاتنەدی ئاواتەکانی ئەو کەسە و ئاماژەیەکیشە بۆ دینداری و ڕاستیەتی ئەو کەسە لە کاروباری دنیا و قیامەتیدا هەڵبەت بۆ ئافرەتان و پیاوان بەو شێوازەیەیە. ئەگەر کەسێک لە خەویدا ببینێت جلوبەرگێکی ڕەنگی سووری لەبەردایە بۆ ئافرەتان هێمایە بۆ هاتنەدی ئاواتەکانیان و هەروەها ئاماژەیەکیشە بۆ هاوسەرگیری و ئەنجامدانی هاوسەرگیری، بەڵام بۆ پیاوان ناخۆشی و خەم و خەفەتە. جلوبەرگی ڕەنگی زەرد و مۆریش گوتراوە هێمایە بۆ خەم و خەفەت، خۆی پەروەردگار هەموو لایەکی لێ بەدوور کات. ئەگەر کەسێک لە خەویدا بینی جلوبەرگێکی ڕەشی پۆشیوە بۆ ئەو کەسانەی کە لە ژیانی ڕۆژانەیاندا هەمیشە جلوبەرگی ڕەش لەبەردەکەن خێر و خۆشیە و دەستکەوتنی ماڵ و سامانە، بەڵام بۆ ئەو کەسانەی کە لە ژیانی ڕۆژانەیاندا جلوبەرگی ڕەش بەکار نان و لەبەری ناکەن هێمایە بۆ خەم و خەفەت و ناخۆشی هەندێک جاریش بۆ بەڵاو گرفت. خوای پەروەردگار هەموو لایەکی پارێزراو کات.